هەڵی بژێری ڕێگای گەشتن بە بەهەشت بێگومان قورسە، ناڕەحەتە، بەڵام قابیلێتی مستحەقە بۆی کە هەوڵی بۆ بدەیت. ڕاستەکەی ڕێگایەکی ناخۆشە، بەڵام قابیلێتی خۆتی بۆ ماندووکەی، چونکە بە چرکەیەک هەموو ناخۆشیەکانی دنیات لەبیر ئەباتەوە. جەهەنەمیش قابیلی ئەوەی لێی ڕاکەی، شایستەی ئەوەی لێی ڕاکەی، چونکە هەموو خۆشیەکانی دنیات لەبیر دەباتەوە. بۆیە ئەمڕۆ دەتوانی بۆ خۆت هەڵی بژێری، ئەمڕۆ ڕێگای ڕاست بگری، ڕێگای خوا بگری. بۆیە خۆشەویستان، خۆشی و ناخۆشی هەتا سەر نییە، بەڵام گرنگ ئەوەیە لە دوای مردنمان خۆمان سەربەرزکەین. ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێریمان ئەوەمان دەکات، ئەوەمانی فێر کرد دنیا هیچ قیمەتێکی نییە لای خوای گەورە، هیچ نرخێکی نییە. بۆیە خۆت لە دنیادا بۆ هیچ کەسێ خراپ مەکە، بەتەنها دەڕۆیتە ناو قەبرەوە، بەتەنها زیندوو دەبیتەوە، بەتەنها محاسبە دەکری. بۆیە لە پێناو هیچ شتێکی دنیادا تۆ خۆت تاوانبار مەکە، خۆت مەکوژە، خەڵکی مەکوژە بۆ دنیا، چونکە بەخوا مردوەکان پەشیمانن لەوەی کە تۆ ئەمڕۆ خۆتی بۆ ماندوو دەکەی، خۆتی بۆ هیلاک دەکەی. جا ئینشاڵڵا بە ئەو بەهەشتەکە ئەوەندە خۆش بێ، خوای گەورە بە نسیبمانی کە هەرچی ناخۆشیە لەبیرمان دەباتەوە. ئەمڕۆ ناڕەحەتە بی، ماندوو ئەبی، عیبادەتی خوا دەکەی، بەڵام دڵنیا بە ڕۆژێک دێت ئینشاءڵڵا هەموو ناخۆشیەکانت لەبیر دەچێتەوە، هەموو ناڕەحەتیەکانت لەبیر دەچێتەوە، چونکە بۆ خوا ژیاوی. خۆشترین ژیان ئەوەیە وەکو ئیمامی ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ، ژیان لە پێناو خوادا زۆر قورسە، لە مردن و لە کوشتن لە پێناو خوادا قورسرە، بەڵام ئەو کەسەی بۆ خوا بژی بەسەربەرزی دەژی، بەسەربەرزی دەمرێ، بەسەربەرزی زیندوو دەبێتەوە، چونکە بۆ خوا دەژیت. ئەوەشی بۆ دنیا بژی. ئەی ئەو کەسانی کە ئەمڕۆ زینا دەکەن، تاوان دەکەن، دڵنیا بن خۆشی ئەو تاوانەتان دەڕوات، بەڵام سزاکەی چاوەڕێتانە بۆ جەهەنەمێک کە بەرگەی یەک چرکەیەکی ناگریت، بە یەک چرکە هەموو خۆشی دەبێت دەباتەوە. بۆیە خۆت خراپ مەکە بۆ هیچ کەسێک، نەبۆ بووک، نەبۆ زاوا، نەبۆ کوڕ، نەبۆ کچ، چونکە ئەمڕۆ خەڵک بۆ خۆی گوناحبار دەکات، بەڵام قیمەتی نییە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات.